خۆ پێشەوا بوونی ئیمانداران خۆشەویستەکانم تەنها بە قسەزانینی سەر مینبەر نییە. زۆر جار ئێمە وازانین پێشەوا ئەوانن کە لەسەر مینبەر، ئەوانن کە قسەیان ڕەوانە، ئەوانن کە تووڕع بن لە کاتی قسەکردنە، ئەوانن کە زۆر جار ئەوانە وانین، زۆر جار ئەوانەی کە لە مینبەرەکانەوە دەرەکەون و خەڵک ئەیان ناسێ و وتاریان بڵاو ئەبێتەوە پێشەوا نین، لەوانەیە بچووکترین ناڕەحەتی بێتە ڕێگایان پێچەوانەی قسەکانی خۆیان دەرەچن. ابن تيمية رحمتي خوالي بأفرمي بالصبر واليقين تنال الإمامة في الدين. أفرمي بآرام قرتنو دلنيابونيكي بيقمان، يعني دلنياب بي كأما امتحاني خواي تعالى تو تاقي أكاتو دلنياش ببي كباداشتك زور قوريا. أفرمي بودوشتا صبر لقل دلنيايا، صبر لقل يقينا كقمانة نبيت يقين لنا ضلال دروز ببي بيشواياتي دين الدسكوي بيشواياتي دين أويا كتو أبيبا بيشواي إيمان داران أويا كتو لدعا كانت علي وكو لدعايك لدعا كانك أخوي تعالى لباسي صفات عباد الرحمن. أفرمي إيمان داران دعاءك ألين ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. داوا أكي خوابت كابا بيشواي إيمان داران، خو بيشوا بوني إيمان داران خۆشەویستەکانم تەنها بە قسەزانینی سەر مینبەر نییە. زۆر جار ئێمە وازانین پێشەوا ئەوانن کە لەسەر مینبەر، ئەوانن کە قسەیان ڕەوانە، ئەوانن کە تووڕع بن لە کاتی قسەکردنە، ئەوانن کە زۆر جار ئەوانە وانین، زۆر جار ئەوانەی کە لە مینبەرەکانەوە دەرەکەون و خەڵک ئەیان ناسێ و وتاریان بڵاو ئەبێتەوە پێشەوا نین، لەوانەیە بچووکترین ناڕەحەتی بێتە ڕێگایان پێچەوانەی قسەکانی خۆیان دەرەچن. پێشەوایەتی لە دینە ئەوەیە جاری وایە کابران نەخوێنەوارە، بەس پێشەوایە لە ئیمانە، لە یەقینە، لە کاتی ناڕەحەتیەکانە ئەو دڵی مسلمانان ئەداتەوە. من خەڵکم بینیوە نەخوێنەوار بووە، ئەسڵەن نەیزانیە سوورەتی فاتحە بە جوانی بخوێنێتەوە، بەڵام لە کاتێکا کە کاتێلێک بۆ زۆر ناڕەحەتی بووە ئەو پێشی خەڵکەوتووە، ئەو دڵی خەڵکی داوەتەوە، کوڕی خۆی کوژراوە بەسەرەوە وەستاوە و دوعای کردووە و داوای کردووە کێشە نییە کوڕی من بکوژرێ، کێشە ئەوەیە کەوا مسلمانان لەوە زیاتریان بەسەرانەیە، ئەو نەخوێنەواریش بوو. معنای وایە پێشەوایەتی لە دینە مەسئلەیە کە زۆر گەورەیە، زۆر لەوە گەورەترە تۆ واتیە بگەی پێشەوایەتی بریتیە لەو کەسانەی وا قسەکەن. زۆر جار مسلمانان بەوانە ئەخەڵەتێن، زۆر جار مسلمانان بە قسەزانەکان ئەخەڵەتێن، ئەوانیان لێ ئەبێتە ئیمام بۆ خۆی لە کاتی تەنگانەکانە ئەوانە سەردا ئەخەن و ڕاکەن، کە سەریان داخست و ڕاکەن تەئسیر لە مسلمانانەکە. بۆیە بەوە نییە بەڕێزان بە دوو شت ئیمامەتی دین دەسەکەوێ، وەکو ئیبن تەیمیە ئەفەرمێ و ئایەتەکەش وا ئەفەرمێ، خوای تعالی ئەفەرمێ وجعلنا منهم أئمة يهدون بأمرنا لما صبروا وكانوا بآياتنا يوقنون. کردیانمان بە ئیمام، کردیانمان بە پێشەوا، ڕێنمایی خەڵکیان ئەکرد، بوون بە پێشەوای مسلمانان، ڕێنمایی خەڵکیان ئەکرد بەچی؟ بەوەی کە سەبریان ئەگرت، بە ئارامگرتن و یەقینی و دڵنیابوون بە ئاەتەکانی خوای پەروەردگار. ئەو دوو سیفەتەوات فی ئەکا ببین بە پێشەوە. خەڵک ڕوتیەکە، خەڵ لە کاتی تەنگانە و ناڕەحەتەکانە ڕوتیەکە، و لەوانەشە کە خوا کردی بە پێشەوا دوعات قبول ببێ، ئەگەر لەوانەیە خوای تعالی کەرامەتت پێ ببەخشێ. خۆ گەورەترین کەرامەتیش ئەوەیە کە تۆ بەردەوام بی لەسەر دینداریت.